الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. برزان خوش حالم لبرنامج رامان بيم وخزمتان بمبست رزامندي رب العالمين وهي دائم ايوي اجي السودي لور بقدن بيكو دسيني وخزمة سورة القارعة كخوي جور سبحانه وتعالى باس لهاتني قيامت دكاو بيك لنا وكاني باسي دكا كالقارعة راس لشينرا بنا خوش يكاني دلو دروني إنسان كان رادس لچيني أتو سوزاني كوا قارعتيا لو الروجدا حالي خلشي وكو بابوليكا برشو بلاو دبنوك لقبر هالدستنوا وهروها حالي تيا كان وكو خوريتي تشيكراو ديو يتر لباري يك دردتي انزا خلشيش دبنا دوبش اوي كوا ميزانو ترازوي تاكاني قرز بي خواي قردبات ديبات بهشتك كوا تيدا رازية ولا مقابل جدا. وأما من خفت موازينه أو كوا ترازوي تاككاني سوق بي بعكسوا ترازوي خرابكاني قرص تربيتان أو شيء أو كسا من خفت موازينه وكزانان دفرمون يان كافرة كوا هر أصلا هيج حسنية چينية لبروي أجر تاكشي هبو بي كسي كافر خواهي يقول لدنيا پاداش داتو لقيامته هيج حسنات نامينه يعني أوتا مسلمانة بەڵام بەڕاستی زۆر مسریف بووە لە گوناه و تاوانی زۆر زیاتر لە حەسەناتەکانی ئەو کەسە عاقبەتی چییە؟ فەئومه هاویە کەواتە مەئوا و جێگای مانەوەی جەهەنەمە ئەو جەهەنەمەی کەوا زۆر قوڵە خوا پەنامەندا. ئیبن جوزی دەڵێ کاتێکەوە دەفەرمی فەئومه هاویە دەفەرمی بە سێ شێوە زانیان لێشیان دایتەوە. یەکەم ئەلهاویە ناوێکە لە ناوەکانی جەهەنەم لۆیە پێگوترە هاویە لأن الناس يهوون فيها خەڵکی تێدا دەکەونە خوارەوە لۆ ناوقوڵایی و لێرەدا بە معنای مەئوا دێ وەکو دەگوتێ ئەلمەدینەة ئوم فولان فلانە شار دایکی فلانە کەسە کەواتە مەئوا بە معنای مەئوا دێ لێرەدا کەواتە فەئومه هاویە واتە مەئوای ئەو کەسە جەهەنەمە یاخود بە شێوەیەشکەش لێک درێتەوە ئەن الأم هي الوالدة کەواتە هي الوالدة واتە دایک ئەوەیە کەوە منداڵ لێ بەپاش دەکەوی هاویەش بە معنای ساقطة واتە کەسێک دەکەوتە ناوی کەواتە وەش عیبارەتە لە بە هیلاکچوونی ئەو کەسە کەواتە فەئومه هاویە واتە دایکی لە بۆی ڕۆڕۆی بکە لە بەرەوەی ئەو کەسە دەکەوتە ناو جەهەنەم خوا پەناماندا. مانای سێمیش بە معنای ئەوەی دێ رأسه هاویە فی جەهەنەم واتە بەسەر پشتی سەری دەکەوتە ناو جەهەنەم خوا پەناماندا. وەکو ئیبن عوتەیمینش عین لە تەفسیری ئاەتەدا دەفەرمی هاویە ئەوەیە کەوە ئەو کەسە هەر کەسێک میزان و تەرازووی چاکانی سووک بی ئەوە مەسیر و مەئوایەکەی بەرەو جەهەنەمە لۆیە دەفەرمی واتە ئومەکەی واتە پشتی دەماغی واتە دەفڕێ دەدرێتە ناو جەهەنەم بەسەر پشتی سەری فڕێ دەدرێتە ناو جەهەنەم ئەو جێگای کەوا جێگایکی زۆر قوڵە واتە هەردوومانە لە خۆی دەگری والله أعلم. وما أدراك ما هي إنزا خواهي قول سبحانه وتعالى زياتر لما رون دكاتوا أتنازاني أو هاويتيا مگر خواهي قول علم بيبدا يا رسول الله صلى الله عليه وسلم أي مسلمان مگر خواه علمت بيبدا دربا أو هاويتيا. وما أدراك ما هي هاي سكت كوتاي بيدي أوش آماجي وكزانان دفرمون كاتك وكسك دقات أو آتا كباس لباس جهنم. وما أدراك ما هي نفسي قطع دبيتا ناتواني بردوان بي أقر بتواتي بستناو تزوكو تصوري بك. وما أدراك ما هي توزاني جهنم تسيا ليروك لسندين زيقايك هاي سكت كوياك يقل زيقا كان أوي نار حامية أو جێگایەکە ئاگرێکە کەوا حامیە زۆر گەرم کرایە
زۆر گەرم کرایە وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم لە باسی ئاگری جەهەنەمدا دەفەرمیتن لە حەدیثێکدا کەوا بوخاری مسلم ڕاتیان کرا ئەبوو هورێرە دەجێڕێتەوە پێ ساسم دەفەرمی ناركم هذه التي يوقد ابن آدم ئەو ئاگرەی کەوە بەنی ئادەم لە دنیادا بەکاری دەینی و شتی پێدەکوڵێنی جزء من 70 جزءا من حر جهنم بەشێکە لە 70 بەشی ئاگری جەهەنەم واتە 69 جار لەو ئاگری ئێمە گەرمترە ئەو ئاگری ئێمە کە ئینسان بە لە حەزات بەرگەی ناگری ئەویان با بڵێن 69 جار واتە 70 هەندەی ئەو ئاگرەیە خوا پەنامەندا. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا الحمد لله رب العالمين.